بەداخەوە ئێمە زۆر جار بێوەفاین بەرامبەر بە مردووەکانی خۆمان. ئەبینە هۆکارێک لە جیاتی ئەوەی ڕێز لە مردووەکانمان بگیرێ بێڕێزی بەرامبەر بە مردووەکانمان دەکرێت. خیانەتەکەین، زوڵمەکەین، ناپاکی ئەەکەین، گوێن بە خەڵکی ئەدەین، سوکایەتی بە خەڵکی دەکەین، خەڵکیش گوێن بە مردووەکانمانەدات. ئەگەر ئینسانێک یەک تۆزێ دوو لە ڕێبەڕێزان شەرم و حەیای تابێت گوێن بە هیچ مردووەک نادا ئەگەر کافریش بێت. بەڵام ئینسانێکی هەنێ کەسێ دەمی پیسە چیرێکی دوو لە ڕێبەڕێزتان شەیتان وازی لێ هێنا و ئەم وازی لێ ناهێنێ هەر گوێنی پێدا. ئی باشە من تاوانم کردو گوێن باوکم بۆ دەی کاکەکیان، گوێن بە دایک و بۆ ئەدەی، بۆ گوێن بە ڕیشی باوک و دایک و کەس و کارمە دەی، گوێن بە فڵان شتە دەی، لەخوا بترسە من غەڵەتێکم کردووە بۆچی باوکم مردووە گوێنی پێدەی، بۆ دایکم مردووە گوێنی پێدەی، بۆ کەس و کارم مردووە گوێنیان پێدەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری و مسلمدا دەفەرمێ یەکێک لە گوناها گەورەکان ئەزانن چییە؟ ئەوەیە کە ئینسان گوێن بە دایک و باوکی خۆی بدا، لەعنەت لە دایک و باوکی خۆی بکە. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ چی هەیە خەڵکێ گوێن بە دایک و باوکی خۆی بدا؟ ئەرەوڵا ئەمڕۆ زۆرە. بۆ کەس هەیە بڵێ دایە بە لەعنەت بی، باوە بە لەعنەت بی؟ فەرمووی بەڵێ. گوێنی پێدرێت چۆن؟ گوێن بە باوکی خەڵکەدا، خەڵکی گوێن بە باوکێدا. گوێن بە دایکی خەڵکەدا، خەڵکی گوێن بە دایکی ئەدا. کەواتە کاتێک کە دایک گوێنە بە دایک و باوکی خەڵکیدا، گوێنت بە خوشک و برای خەڵکیدا، حساب کە گوێنت بە دایک و باوکی خۆت داوە. ئەوە بێڕێزی تۆی بەرامبەر بە مردوو. وا ئەکەی خەڵکی گوێن بە مردووەکانت بدا. ئەمە بێوەفایی تۆی بەرامبەر بە مردووەکان، گەندەڵی و خراپەکاری تۆ بۆتە هۆکارێک بۆی کە گوێن بە باوکیش و دایکیش و کەس و کاریشت بدرێ. لەلایەن کەسانێکەوە کە بەڕاستی زۆر زۆر شەخسیەتیان نزمە کە گوێن بە مردوو ئەدەن. ئیمامی شەعبی دەفەرمێ ڕەحمەتی خوا لێبێ، من دایکی خۆم نەبینی بە منداڵی دایکم مرد، من منداڵ بووم، دایکم نەبینی بە شێوەیەک بفامم و خزمەتی دایکی خۆم بکەم، بەڵام شتێک ناکەم، گوێن بە هیچ کەسێک نادەم هەتا گوێن بە دایکم بدات. ئەمە وەفایە. ئەوەندە دایکم نەبینی هەتا چاکەی لەگەڵا بکەم، مرد، خوا لێی خۆش بێ. ئەمە ئیمامێکی گەورەی ڕەحمەتی خوا لێبێ. بەڵام کارێکی وەهاش ناکەم خەڵکی گوێن بە دایکم بدا، نابمە هۆکارێک خەڵکی گوێن بە دایکم بدا. ئەخە تۆ خراپەکاری بەرامبەر بە کەسێک دەکەی، گوێن بە دایک و کەس و کارت ئەدرێ. گوێندانی شتێکێکە لە تاوانە گەورەکان. وەڵڵی کاتێک گوێنە بە دایکی کەسێکدا، گوێنە بە دایکی خۆت داوە، هیچ فەرقێکی نییە. بە پێم حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، گوێنە بە باوکی کەسێکدا، گوێنت بە باوکی خۆت داوە. بۆیە احترامی خۆت بگرە و احترامی مردووەکانیش بگرە. ئەمە چەند شتێک و باسم کرد دەربارەی وەفاداری بەرامبەر بە مردووەکانمان. بۆی ئینشاءڵڵا با چاکەکار بین، دوعای خێریان بۆ بکەین، نەبینە هۆکارێک بۆی خەڵکی گوێن بە کەس و کار و مردووەکانمان بدات.